سەدر و پارتی لەسەر چی ڕێک نەکەوتن؟ ئەو 24 خاڵەی سەدر زیرەکانە پارتی پێکۆت و بەند کردووە کامانن. ڕۆژگارێک عێراقیەکان بەتەنزەوە تەماشای دۆخی لوبنانیان دەکرد و دەیانگوت سەرۆک کۆمار و سەرۆگۆزیرانێکیان بۆ هەڵ نابژێردرێت. بەڵێ لوبنان بەهۆی ئەوەی ئێران لەلایەک و وڵاتانی ڕۆژئاوا لەلایەکی دیکەوە دەستیان خست بووە کاروبارەکانیەوە. هەڵبژاردننی ئەو دوو پۆستە باڵایە چەندین مانگی خایان ڕۆژگار تێپەڕی بە بێدەنگیش عێراق بۆ لوبنانێکی دیکە و ئەو کێشەکە لە بەغدا دووبارە بووە. لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق هاوکێشەکە دوو جەمسەرە، سەدر و مالیکی. ئەوەشی لە نێو هاوکێشەکەدایە شوێن کەوتەی یەکێک لەو دوو سەرکردە شیعەیەیە کە ئێستا ململانەکانیان گەیشتووەتە لووتکە. ئەگەر لە ڕابردوودا کورد کلیلی کردنەوەی دەرگای حکوومەتە جیاوازەکان بوو بێت، ئەمڕۆ کورد بووە تا قوفڵی ئەو دەرگایە، چونکە دوای زیاتر لە 5 مانگ هێشتا نەتواندراوە سەرۆک کۆمار هەڵبژێردرێت و دواتریش سەرۆک کۆماری هەڵبژێردرا و سەرۆک وەزیران ڕابسپێرێت. ئەگەرچی هەموو هاوڵاتیان و چاودێران و تەواوی عێراقیەکان دەزانن ئەو گرێکوێرەی دروست بووە بەهۆی سەرۆک کۆمارەوە نییە و ململانێت توندەکە بۆ خەمی دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمارە، بەڵام ئەوەی لەسەر شانۆکە دیارە تەنها قەیرانی هەڵبژاردننی سەرۆک کۆمارە و ڤیدیۆی فیلمەکە لەو گرتەیەدا وەستاوە کە باسی سەرۆک کۆمارە. پارتی دیموکراتی کوردستان و سەدریەکان جیاواز لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەم جارە جیا لەوەی هاوپەیمانن بوونەتە دوو دۆست کەموو بە نێوانیاندا ناچێت. ڕێکەوتنێکی 24 خاڵیش لە نێوانیاندایە. ئێمە لەم راپۆرتەدا باز لەو خاڵانە ناکەین کە هەردوو لا کۆکن لەسەری، بەڵکو باز لەو خاڵانە دەکەین کە پارتی و سەدریەکان لەسەری ڕێک نەکەوتون. بە گوێرەی ڕێکەوتنەکەی نێوانیان پارتی نەیتوانی خواستە هەمیشەیەکەی خۆی بۆ مانەوەی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان جێگیر بکات و سەدر لە ڕێکەوتنەکەدا پارتی ناچار کرد بە کشانەوەی ئەمریکا ڕازی بێت. لە ڕێکەوتنەکەدا بودجە و پشکی هەرێم ڕێکەوتنی لەسەر نەکراو. بەدەق ئەوە هاتووە هەردوو لە پراکتیزەکردنی دەقە دەستوریەکان دەکەن. بەو پێش بێت دەبێت پارتی لە هەنگاوی یەکەمدا پابەندی بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق بێت لەبارەی نەوت و سامانە سروشتیەکانی هەرێمەوە، ڕێزگرتن لە شکۆی دەوڵەت و دامەزراوەکانی و بە تایبەتیش دەسەڵاتی دادوەری و ڕێگرتن لە دەستێوەردانی پارت و فراکسیۆنە سیاسیەکان خاڵێکی بنەڕەتی ڕێکەوتنەکەیانە. ئەوەش بەواتای ئەوە دێت پارتی چیتر ناتوانێت دادگای باڵای فیدراڵی تۆمەتبار بکات بە دادگای سیاسی و بڕیارەکانیشی بەنادات پەروەرانە. ڕێخستنەوەی پەیوەندیەکانی دەرەوە و پابەندبوون بە بنەمای مامەڵەی وەک یەک لەگەڵ دەوڵەتان خاڵێکی دیکەی ڕێکەوتنەکەیانە. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەگەر تورکیا بەردەوام بێت لە هێرشەکانی بۆ سەرخاکی هەرێم، پارتی و سەدریەکان ئەم بڕگەیی ڕێکەوتنەکەیان جێبەجێ دەکەن کە وەک تورکیا مامەڵە بکەن یاخودنا. لەو ڕێکەوتنەدا بەوشەیەک باز لە هێزی پێشمەرگە نەکراوە، بەڵکو سەدر زیرەکانە شەڕی حەشدی شعبی و گروپەکانی دیکەی دەرەوەی دەوڵەت بە پارتی و سونەکان دەکات و دەیەوێت لە حکوومەتی داهاتوودا کە ئامۆزاکەی سەرۆکایەتی دەکات بە تەواوی ڕووی چەکەکانی حەشدی شعبی کۆنتڕۆڵ بکات. کەمال ڕەئوف ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی بۆ چوونی وایە ئەم ڕێکەوتنەی سەدر و پارتی لە ڕێکەوتنی ژێرخێمەی سەفوان دەچێت کە عێراق بەشکاوی چووە بەردەم هاوپەیمانەکان بۆ گفتوگۆ و ئەمریکیەکان خواستەکانی خۆیان سەپاند. بەڵام پارتی بە پێچەوانەی ئەوجی قووەتی خۆیدا ئەم ڕێکەوتنەی کردووە کە ئەگەر هەر هێزێکی تری کوردی ئەوەی بکردایە پارتی و پارتیەکان 101 تۆمەتیان دەخستە پاڵ و مۆری خیانەتیان لە ڕێکەوتنەکە دەدا. ڕێکەوتنی سەدر و پارتی لە حاڵەتی جێبەجێکردنیدا هێندەی گرفت بۆ پارتی دروست دەکات، هێندە نابێتە مای سەرێشە بۆ سەدریەکان، چونکە ئەوەی ساڵانێکە ئەو دۆستەی ئێستا و نەیاری ڕابردوو کێشەیان لەسەری هەبووە و بە چارە سەرنەکراوی ماوەتەوە دووبارە هاتووەتەوە نێو ڕێکەوتنەکەیان.